خۆی گیان بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانی خۆت کەی دامەزراومان کەی لەسەر دینداری هەتا دەگەینەوە خزمەتی تۆ. یا ربی خۆی گیان وامان لێ بکەی ئەو هۆکارانە بەدەستەوە بگرین، ئەو هۆکارانە لە بەرچاو بگرین، دەست بەو هۆکارانەوە بگرین کەمایەی دامەزراویمانە لەسەر دینداریمان تا دەگەینەوە خزمەتی تۆ. یا ربی خۆی گیان دامەزرا و جێگیرمان کەی لەسەر دینداری، لەسەر دینداریەکی ڕاست و دروست. یا ربی خۆی گیان وامان لێ بکەی بەو شێوازەیە بین کە تۆ دەتەوێت. یا ربی خۆی گیان وامان لێ بکەی مسلمانی شەرعی بین نەک مسلمانی عورفی. یا ربی خۆی گیان وامان لێ بکەی مسلمانێک بین بەپێی ڕەزامەندی تۆ نەک بەپێی میزاجی خۆمان و کەیفی خۆمان، نەک بەپێی هەوا و هەوەسی خۆمان. یا ربی خۆی گیان وامان لێ بکەی ئەو مسلمانە ڕاستەقینە بین کە ببینە مایەی چاکە و چاکە خوازی لەسەر زەوی لەناو کۆمەڵگادا. یا ربی خۆی گیان بە ئیمانەوە بمان ژێنی، یا ربی خۆی بە ئیمانەوە بمان برێنی و سەربەرز و عاقبەت خێری دنیا و قیامەتمان کەی. ئەوەی کە ناخۆشی و ناڕەحەتی و نەخۆشی و موسیبەتی هەیە یا ربی خۆی گیان لەسەری هەلابەری، ئەو بەڵا و نەخۆشی و دەرد و ناخۆشی کە بۆ ئێمە هاتووە یا ربی خۆی گیان لەسەر ئێمە و لەسەر باقی مسلمانان لە تەواوی جیهاندا هەڵی بگری. یا ربی خۆی گیان ئەو ناخۆشی و ناڕەحەتی کە ئێمە تێیدان لەسەرمان هەلابەری، یا ربی خۆی گیان ئیسلاحی حاڵمان کەی وامان لێ بکەی کە ئێمەش بۆ خۆمان ئیسلاحی حاڵمان کەین. یا ربی خۆی گیان ئەتۆ شاکەمان بۆ بکەی و عاقبەت خێری دنیا و قیامەتمان کەی، لێمان خۆش بی و سەرفراز و عاقبەت خێرمان کەی. ئامین.